دیاسپۆرا چێواتەیەکی هەست؟ دیاسپۆرا وشەیەکی یۆنانیە بە واتای بەڵاوبوونەوەی گروپێکی تایبەت لە مرۆڤەکان کە جوغرافیایەکی تایبەت بە هۆکارگەرێکی جیاجیا جێئێهێڵن بە بۆ ژیانێکی باشتر و لە شوێنێکی دیگە دەکەن. ئەو مرۆڤانە گەرچێ لە زەیدی خۆیان دوور دەکەونەوە، بەڵام یان ئارزومەندی گەڕانەوە بە نیشتیمانی دایکن بە یاد و خۆشەویستیان بۆ ئەو خاکی خۆیان هەردەمێنێتەوە. هەر بۆیە ئەم هەڕەشەی دوورکەوتنەوە لە نیشتیمان دەکەن بە دەرفەتێک بۆ پەیوەندی لەگەڵ جیهانی نوێ بۆ ناساندنی خاک و گەلی خۆیان و هەروەها دروستکردنی بەرژەوەندی بۆ نەتەوەکەیان. دیاسپۆرا هەروەها گەری دەدرێت بۆ وشەگەلێک کەمینۆ کوچبەر. کوچبەری بە ئەو واتایە کە کۆمەڵە مرۆڤێک تێکەڵ و کۆمەلگایەکی گەورەتر لەسەر زەویەکی دیگە دەبێن و هەروەها وەکو کوچبەر بە واتای نوێ پەنابەر پێناسە دەکرێن بە خۆیشیان هەروە پێناسە دەکرێن. کۆمەلگای دوور لە نیشتیمان دەتوانێت کارگەریەکی گەورەی بێت لە پەیوەندی نێو نەتەوەیەکان و ببێت بە بەهێزترین هۆکاری دزەکردن لە پەیوەندی نێو نەتەوەیەکان بە گۆڕینی ڕوانگەی وڵاتان بە نسبەتی خاکدایک. لە ڕاستیدا دیاسپۆرا وەکو یاریگەرێکی نافەرمی دەتوانێت کارگەری دابنێت لەسەری وڵاتان بۆ ئەوەی سیاسەتی دەرەکی بە نسبەتی نیشتیمانی دایک بەرەو ئاراستەیەکی گونجاو ببات. دیاسپۆرا هەروەها دەتوانێت بە پەیوەندی سوزداری نێوانی تاکەکان لە هەمووی جەهاندا تۆڕێکی بەرفراوان بۆ ئەندامانی نیشتیمانی دایک ساز بکات بە بۆ ئۆرگانیزەکردنی خۆی لە هەر وڵاتێک ببێتە گرۆبی بوونەتەوەی خۆی. دیاسپۆرا بە تایبەت بوونەتەوە بێدەوڵەتەکان گرنگی هەر زۆری هەیە بۆ کارگەریدانان لەسەری حکوومەتەکان بۆ ڕاکێشانیان بەرەو بە فەرمیناسینی مافی سەرخۆبوون و نیشتیمانی دایک. تکایە ڤیدیۆکانمان پەسەند بکەن، ڵایک بکەنەوە و سەبسکرایب بکەن بۆ ئەوەی بەردەوام بین.